لەلایەن پۆلیسەکانی یەکەی پاسەوانی وزگەی کارەبای دەربەنیخان ئاگادار کراینەوە کە ئاگرێ کەوتوتەوە لە جهەتی وزگەی کارەبای دەربەنیخان بەهۆی پریشکێکی کارەباوە کە لە فیدەرێکی 11 kV ڕوویداوە. ئێمەش دەست بەجێ و ڕاستەوخۆ لەلایەن بەشێک لە کارمەندانی وزگەی کارەبای دەربەنیخان و ئاگادارکردنەوەی تیمی ئاگرکوژێنەوەی فەرمانگەی ئاگرکوژێنەوەی دەربەنیخان هەستاین بە کۆنتڕۆڵکردنی تەواوی ئاگرەکە بۆ ئەوەی زیانی زیاتر و سووتانی ناوچەکە زیاتر زیان نەگەێنێ بە ناوچەکە. بەهۆیەوە چی زیانی پێگەشتووە چەند ناوچە بێکارەبان؟ لە ڕووی مادیەوە کێبڵەکانی فیدەری 6 kV سووتاندووە کە ئەمە زیانی مادیە و لە ڕووی زیانی معنەویشەوە ناوچەی شێمێرانی ئێستا بێکارەبا کردووە. تا چەند هەوڵەدەن کارەبا بگەڕێنەوەواتە دەست بە چاکسازی بکە؟ ئێمە هەر شەوی ڕابردوو بەشی چاکسازی فەرمانگەی دابشکردنی کارەبای دەربەنیخانمان ئاگادار کردوێتەوە، ئەوانش ڕاستەوخۆ هاتنە سەر شوێنی ئاگرەکە و ئێستا لە کاردان بۆ ئەوی بە زووترین کات کارەبای ناوچەکە بگەڕێنەوە.